کچە جوانەکە کۆی باش بە قوربان فەم لۆ هینایی و ڤینگەرم لۆ هینایی بابا کارەبامان نێتخوا کارەبامان بچاکەوە باش خەمت لەمی چای بکەم باشە لە پێ خۆت خۆ خەمەوەت نەبی باشە بەخێر بیتەوە خۆش بێخوا وەرە عەباس لە مەتبەخە بۆ حەپەساوی دەی بەخێر بێ بەخێر نەیەم توخواوە ژیانە تو تێدایی ئەو مالە تاریکە دیتیا دەرێ عەسری حەزەری ڕۆناچێک تێدا نییە کاچی خۆم برای خۆم زۆر باش ئاگام لێیە کارەبای مۆلدەشیان لە سەبڕی چکە چەند ماگە پارت نەدایە 6 مانجیشا کرێخانیت نەدایە بێداکی ئەوکە پێنایە ئەوەنێ لەسەر بڕۆین ئەم لۆی هاتیمە خوشی خۆم بمەوە دڵخواست دەستی منداڵەکەت گرۆزاتە تەلگەڕ با بڕۆین کاکە بێدەنگ بچی خۆ یاڵە خارە تخوا داکەم بابا بشم بەتەنی نەبینەوەم با کچی خۆم ئەتو دەیبێ لەگەڵ بژی ئەو بابە ناتوانیتن بە خێوتان کاتن ئیفلاسێکی لە پارەی نییە کاکە جان بێدەنگ کاکە کاکە لە خوای چای ئەو منداڵی دنیا هەندەی نانی ماڵە منداڵی خۆم لێ مەستینە سەلیم ئەگەر تۆ ئەو کچەی خۆت خۆش دێ لێرە گەڕێ با لەگەم بژیتن یاڵە کەسم جۆ لە بابت ڕامەک لێرە بڕۆدەی بڕۆدەی دادا تخوا بەتەنێلە چون بەجێ نەهێڵن تۆ ژووی لەگەڵما خەدی بابم باباوکە لێرە بێ ئێمە چون بۆ ماڵی خاڵە باشە ئەخە من بابشم دێزم بەردکتانە کچی من وەرە لەگەڵ ئێمە یاوەرە دەی ئەخە ئەم بابشم دێدایە کاتی ئەوە نییە کچم وەراڵێ ئەخەم بابشم دەوێت دڵخواست زۆری لێ مەکە بڕۆ کچم مانەوێ ئەو بابەت دوێ ئەو بابا پیرۆزیکی کاکە نابێت ئێگەرە بڕۆ پێشم بڕۆ چدەی یاڵە بڕۆ کۆڵەبگەرە کولێە بڕۆ مەگری باشە و لەگەڵدا بەزێت نێر داشی دێت باشە باشە ئەو هەبیتن سبەی دەهیمەوە وعد باشە ئێستا لە پەرپۆشەکەی دەخۆین ئەو ڤینگەرەکەیە باشە خەممە خۆ هەموو چارسەر دەکەیت باشە شوعدم دێ کە لە پەکەی هەمووی بخۆی تەواو یا کچێ خۆ باشێ هەم لە بەتامەی لێ کچێ خۆ کچەکەم مەگەری کچە جوانەکەم نامەزمێلەکن داکم بنو پێم نەگوت ئەوش ئەوە بنەوە سبەینی چارەسەری دەکەم بە وادە بدایێ بە ئەدە بڵ کچە خۆم باشە لێ کچە جوانەکەم دەخواردەوە باشە خۆیان گیان ڕەحمەتمان پێ بکە لێ دەپاڕێمەوە سەلێم فەرموو شەرم لە خۆت ناکەی 6 مانگە کرێخان نەداوە وازانم شارە بێ حاکمە خۆ لە بلاش نەبدای بە قوربانە تۆزێک زروفم ناخۆشە ئینشاڵڵا چارەسەری دەکەم سەلیم ئەو شتان نازانم بڕۆن دەرە لە ماڵەکە کاکە جان تۆزێک یارمەتیمان بدە پیاوەتی هەر کردیە ئەوە دەشتەوە سەلیم جان ئەم شۆلە نایبن بەیانی بڕۆن دەرەوە تکایە بەکرێم داوە مامۆ تخوا لێ مانگرە لێرێ بژین ئەو لە باوکت بستە باشە سەلیم وەک پێم وتی بەیانی کاکە جان بە قوربان بابا چکنەوە لێرەش دەریان کردی علاج دەکەم باشە ئەلۆ کاروان لە چی باشە سەدەمەکەیت ئیشەکەم پێتە ئەرەوە لێ بقەومەوە باشە چاوڕێم کەوتێم چی خۆم ئێستا بەمە مەکتەبێ باشە دەچم علاج دەکەم
ديمو باشا بقربة بس يفتح بابرك سخن باشا